لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا محەممەد ئیجاز بەندکراو فێری ئەوە بوو کە چۆن تابلۆ بکێشێت و ئێستا خۆی بۆتە مامۆستایەکی هونەر. من لێرە لە بەندیخانەدا حەزم لە هونەر کرد. ئەو وێنانەی لێرە دەیانچێشین لە پێشەنگەکاندا دەیانفرۆشین و بۆ پارەی دەستمان دەکەوێت یارمەتی خانەوادەکانمانی پێدەدەین. محەممەد ئیجاز لە بەندیخانەی ناوەندی لە کەراچی دەستی بە حەزی وێنەکێشان کرد لەو شوێنەی کە بەهۆی فراندن لە پێناو پارەدا ناوبرا و حکمی زیندانی 25 ساڵ درا. محەممەد ئیجاز دەڵێت فێربوونی هونەر و فێرکردنی هونەر لە ڕووی دارایی و ڕۆحیەوە یارمەتی داوە. کاتێک وێنە دشێشم حەز بە جۆرێک لە ئاسوودەی دەکەم. ڕەنگەکان هەستی بەختیاریم پێدەبەخشن و لە میانەی تابلۆکێشاندا بە هەستی جیاوازدا تێدەپەڕم. ئەم تابلۆی بەم نزیەکانە تەواو کردووە خۆشی و غەمباری لە میانەی گەشتێکدا وێنا دەکات. محەممەد ئیجازی زیندانی کراو دەڵێت وێنەکێشان دەواازەیەکە و هەروەها ڕێگایەکە بۆ گەیاندنی هەست و سۆز. دەشڵێت کاری هونەرکێشان یاریدەدەرێتی بۆ سەر و سەوداکردنی لەگەڵ ماندوێتی دەرونی ئەوەی کە ژیانی نێوبەندیخانە بۆی خۆڵقاندووە. من بیری منداڵەکانم دەکەم، هەروەها بیری هاوسەر و دایکیشم دەکەم. ئەو بابەتانی باسییان دەکرد بە دڵنیایەوە لە یادم ناچن. دووریم لیانەوە ئازار بەخشە، بەڵام تابلۆکێشان یارمەتیم دەدات و ئازارەکانم کەم دەکاتەوە. خەت و ئاشا بێدەر دەروونناس دەڵێت دەربڕینی هونەر بەگشتی بۆ خەڵک سوودبەخشە، بەڵام بۆ زیندانیان بەگرە زیاتر. هەر شتێک بە نەخی کەسێکەوە گرێ بدرێت ئەو پەڕی گرنگە بە تایبەتی بۆ مافەکانی مرۆڤ. من پێشم وایە کە گرنگیشە لە بنیادنانی پەیوەندی و درێژە پێدانی، هەروەها گرنگیشە بۆ ساڕێژکردنی زامەکانی ڕابردوو. زۆرێک لە زیندانیانی ئەمڕۆ لە خانەوادەی شکست خواردووە هاتوون و هەروەها زۆر جاریش لە ماڵێکی پڕکێشەوە. ئەوان بەشێکن لە کۆمەڵگەیەک کە زۆر شەڕانگێزن. هەر بۆیە من پێم وایە ئەو پەڕی گرنگە کە بتوانین بڕێک لە ڕەفتارەکانی ئەو زیندانیانە پێچەوانە بکەینەوە. عەدنان قوڕیشی ئەوەی لە تەمەنی 25 ساڵیدا زیندانی کرا و ئێستا تەمەنی 40 ساڵە ناوبرا و مامۆستای مۆزیکە و دەڵێت مۆزیک و گۆرانی چڕین دەرفەتێکە بۆ دەربڕینی هەستی زیندانیان. لە سەرانسەری جیهاندا ئەو زیندانیانەی لە بەندینخانەدا هەوڵی فێرکاری دەدەن حکومەکەیان بۆ کەم دەکرێتەوە. جا ئەوەی ئێمەش لێرە ئەنجامی دەدەین جۆرێکە لە فێرکاری. ئێمە لێرە فێر دەبین، هاوکات خەڵکیش فێر دەکەین. عەبدولکەریم عەباسی بەڕێوەبەری بەندیخانەی ناوەندی لە کەراچی لە پاکستان دەڵێت نزیکەی 6,000 زیندانی لە بەندیخانەکەدان. لە خوێندنگەی هونەرەکان پتر لە 1500یان ئامادەی خوێندنی جۆراوجۆر دەبن. سەرۆکی خوێندنگەی هونەریەکان ڕاهێنانی بە 800 بۆ 1000 بەندکراو کردووە. سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.